ڕۆژە پێنجشەمەیە کورد کۆنەکشن لەسەر پلاتفۆرمە دەنگی ئەمریکا و ساتەلایەتە NRT ژی تێ واشاندن سەڵاو و ڕێزێن گەرم ji min dexîlê şemo û befravî nûrî. لە بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنەکشن وەکەمیشە هەواڵە نێوخۆیەکانی ئەمریکا و جیهانتان پێشکەش دەکەین لەوانەش زانیاری زۆرتر سەبارەت بە ڕاگەیاندنی ئێران و حیزبی کۆمەڵە لەبارەی ئەو چەند کەسەی کە لەلایەن ئێرانەوە دەست بەسەر کراون و هەروەها سەرنج دەخەینە سەر هێرشەکەی سەر پەرەغ لە زاخۆ. کۆمەڵێک هەواڵی نێوخۆی ئەمریکاش باز دەکەین لەوانە دروستبوونی پارتێکی نوێ لە ئەمریکا و پەسەندکردنی پرۆژە یاسایەک لەلایەن ئەنجومەنی سیناتی ئەمریکاوە بۆ بەرەنگاربوونەوەی چین. هەر بەرنامە ئیرۆدا داویترین پێشهات لە عێراقێ ڕۆژێکی پشتی خۆپیشاندەر کەتین ئاڤاهەیە پەرلەمانی وڵات. ئەنجومەنی سیناتی ئەمریکا ڕۆژی چوارشەممە پرۆژە یاسایەکی پەسەند کرد بۆ بەهێزکردنی پێشکەوتنی ئەمریکا لە بواری تەکنۆلۆژیا و بەرەنگاربوونەوەی چین بەتایبەت لە پیشەسازی چێبدا. ئەمەش لە کاتێکدایە کە واشنگتۆن هەڵدەدا پشبەستنی بە چێپە دروستکراوەکانی چین کەم بکاتەوە کە پێدەچێت ڕوبەڕووی کەمی بەردەوام ببێتەوە و لە ئیستاشدا کاریگەری خستوەتە سەر هەموو شتێک لە ئۆتۆمبیلەوە تا یاریە ڤیددیۆیەکان. کەمی چێپەکان دەبنەهۆی بەرزبوونەوەی نرخی ئۆتۆمبیل و نرخی مۆبایل و ئامێرەکان. پەکێن هەوڵەکانی خۆی زیاتر کردووە و هەڵدەداهات لە بواری تەکنۆلۆژیا و بەرهەمهێناندا سربەخۆ بێت. ڕخنەگەرانی ناوخۆیی پرۆژە یاساکە وەک ڕخنە لە پرۆژە یاساکە دەگرن وەک سێناتۆر بێرنی سەندەرز لە ئەنجومەنی سێنات ئەو ڕێوشوێنەکان بە چەکێکی سپی ناو دەبات بۆ بەرهەمهێنەرانی چپ و دەڵێ قازانجێکی زۆر ڕەوانەی بەرهەمهێنەرانی دەکا. بڕیارە پێنجشەمبە یاسادانەران لە ئەنجومەنی نوێنەران دەنگ لەسەر پرۆژە یاسای چپ بدەن و ئەگەر پەسەند بکرێت سەرۆک جۆ بایدن بە نیازە سەرەتای هەفتەی داهاتوو واژۆی لەسەر بکات و ببێتە یاسا. دوه چارشەمی ئاژانسا یەدەکە فیدرالیە ئەمریکی ڕێژەیە قازانجان سەردەینان بلند کرد بە 0.75 ئەڤە جارە دووەمینە بە مەبەستا ڕاگرتنە هەڵەوسانە هەری گرانە ئابووری دەمێ پێتر ژێ سێ ساڵاندا. پێنگاڤە ئاژانسا یەدەکە فیدرالی دێ ڕێژەیە قازانجان لە سەردەینان بلند بکە و ئەو دێ کاریگەریە خراپ هەبە لەسەر بکر و سازیên ku قەرزان ددن کارداریان و دێ بگەها 2.25 هەتا 2.5 ئەڤە بلندترین ئاستە ji ساڵە 2010 وەرە. بڕیارە بانکە ناڤەندی پشتیک و هەڵاوسانە گشتی یان گەهشتی 9.1 ئەو ژی ڕێژەیە هەری بلندە دچل و وەک ساڵین بۆریدا. دیسان ئەو هەوڵەکە بانکە ناڤەندیە ji بۆ ڕاگرتنە بلندبوونە بەهاین کەلوپەلان بلندکردنە ئاستی قازانجان لەسەر دەینان بارێ بەرپرسیاریên دراوی لەسەر بکر و کارداران دێ گرانتر بکە و دێ خەرجیاوان کێمتر بکە و ji ئەنجامەوێ ژی ئابووری دێ لەسەرخوا بمینە و ڕێژەیە گرانیە دێ نزم بە. دەیان بەرپرسی پێشوی کۆماری و دموکراتەکان بڕیارە پێنجشەمە پارتێکی سێمی سیاسی نیشتمانی نوێ ڕابگەێنن بۆ ڕاکێشانی دەنگی ملیۆنان دەنگدەر کە دەڵێن لە سیستمی دوو حزبی ئەمریکا بێزارن. سەرکردەی حزبەکان لە پاییزی ئەمساڵدا بڕیارە زەنجیرەیەک بۆنە لە دەیان شار ئەنجام بدەن بۆ ناساندنی زیاتری پارتەکە و ڕاکێشانی پشتیوانی زۆرتر. ڕۆژی دەستپێکردنی فەرمی پارتەکە بڕیالە لە هیوستن 24 مانگینۆ دەست پێ بکات و یەکەم کونفرانسی نیشتمانی لە شارێکی گەورەی ئەمریکا لە هاوینی داهاتوودا بەڕێوە دەچێت. پارتە نوێکە لە یەکگرتنەوەی سێ گروپی سیاسی پێک دەهێنرێ وەک کاردانەوەیەک بەرامبەر بە سیستمی سیاسی ئەمریکا کە تا دێ زیاتر تووشی جەمسەرگیری دەبێت. هەروەها ڕاپرسیەکان دەری دەخەن دوو لە سەر سێی ئەمریکیەکان لەگەڵ لایەنی سێهەمدان و بێزارن لەو جەمسەرگیریە. دەماکو سەرۆکە ئەنجومەنە نوێنەرین ئەمریکی نانسی پەلۆسی خۆ ئامادە دەکە ji بۆ سەردانێکی ji بۆ تایوانê کۆشکاسپی ji بۆ پەیوەندیەکە تەلەفۆنیە din dinêvbera سەرۆک جۆ بایدن و سەرۆکê چینê شî جینپینگدا خۆ ئامادە dike tevî ku koronavîrus سەرۆک بایدن di hefteya borî de girtibû. Lê dîsan jî ew hîvî dike peywandiya telefûnî vê hefteyê were encamdan. لە دەمێکدا راپۆر سەبارەت بە سەردانی خانمی پێلۆسی بۆ تایوان دەکرێت سەرۆکی ئەمریکا چەند ڕۆژ پێش ئاگاهیدا کە بە خەریکە لەگەڵ سەرۆکی چین پەیوەندی هەبێت. پێم وایە لە ماوەی دە ڕۆژی داهاتوودا لەگەڵ سەرۆکی چین قسە دەکەم. هەرچەند خانمی پێلۆسی تا ئێستا باشکرا سەردانی خۆی بۆ تایوان پشتڕاست نەکردوێتەوە بەڵام بەڕاشکاوی پشتیوانی لە وڵاتە دەکات.
پێم وایە بۆ ئێمە گرنگە کە پشتیوانی لە تایوان بکەین هەروەها پێشم وایە هەر کاتێک دێتە سەر مەسلەی سربەخۆیی بۆ تایوان هەرگیز هیچ کەسمان ئەوەمان نەگوتووە ئەوەش بەسراوەتەوە بە تایوان کە بڕیاری لەسەر بدات. لەلایەکی دیکەوە چین بە تەواوی بەرهەڵستی ئەو سەردانەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا دەکات و کاردانەوەیکی توندی لە بەرامبەر ئەگەری ئەو سەردانە ڕاگەیان. ئەگەر سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا نانسی پێلۆسی سەردانی تایوان بکات ئەوە بە شێوەیەکی جدی بنەما و پرینسیپی یەکوڵاتی چین و مەجەکانی نێوسێ بەیاننامەی هاوبەشی چین و ئەمریکا پێشێ دەکات و زیان بە سەروەری و یەکپارچەی خاچی چین ئەگەیەنێت. کاریگەری چین و نالەباری لەسەر بنەمای سیاسی و پەیوەندەکانی چین و ئەمریکا دەبێت و پەیامێکی زۆر بە هەڵەش بۆ هێزەکانی جیاوازی خواست دەنێرێت کە داوای سەربەخۆیی تایوان دەکەن. ئەگەر ئەمریکا لەسەر ڕۆشتن بە ڕێگای هەڵەدا پێداگری بکە چین ڕێو شوێنی تون لە دژی دەگێتە بەر. دیارە بۆ خۆمان دەزانین چی دەڵێن. پرسیار لە سەرۆک بایدن کرا ئەگەر هات و دۆخێکی ئاوە هاتە پێش داخوا خۆی وەک سەرۆک لە ڕووی لەشکریەوە بەرگری لە تایوان دەکات؟ بەڵێ ئەوە ئەو بەڵێنەیە کە داومانە. بەڵام کاربەدەستانی ئەمریکا گوتوانێک گومانیان هەیە کە چین کردار لە بەرامبەر خانمی پەلۆسیدا بگرێتە بەر یان هەوڵی سەرنەگرتن یان خۆتی هەڵقوتاندنی ئەو سەردانە بکە. بەڵام کوتیان بەڕێوەبەراتی بایدن ئەو ئەگەرەش وەلا نانێت کە ئەگەر سەفەرەکە بکرێ بۆی هێچین بە فڕۆکەی لەشکری بەنێو مەودای ئاسمانی و دەرەوەی تایوان و پاسەوانانی دەریایی تەنگەی تایواندا هەوڵی وروژاندن بدات. هەر بۆیە ئەوێ دەچێت گفتوگۆکردن کارێکی بنچینەی بێت. ئەمە گفتوگۆیەکی گرنگ دەبێت کاتێک ڕووبدات هەڵبەت جا لە ڕێگەی تەلەفۆن یان ڤیدیۆ بێت ڕوودەدات. زۆر شت لە کارنامەی ئەمریکا چین لە ئێستادا هەیە و زۆر شتی بەڕاستی هەستیار و بە گرفت هەیە کە بۆی هەیە بە شێوەیەک بتەقنەوە کە ڕەنگە هیچ لایەک خوازیاری نەبێت. ئەگەر هەسەنگاندن و لە یەک تێگەشتنی بە هەڵە لە هەڵوێستی لایانی تردا هەبێت هەر بۆیە ئەم جۆرە بانگەوازە لەسەر ئاسی سەرکردەکان زۆر گرنگە. کۆشکی سپی و ئافیسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هێشتا دەبێت ڕاستەوخۆ لەگەڵ ئەم مەسەلەیە ڕوبەڕوو بن و سەرۆک بایدنش هێشتا بە ئاشکرا ڕای نەگەیاندووە کە داخوا خانمی پێلۆسی دەبێت بۆ سەردانەکە بچێت یان نا. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا. بۆ زانیاری لەسەر هەواڵە گرنگە نێوخۆیەکانی ئەمریکا دەچمە لای هاوکارم سیروان قەچۆکە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. کاک سیروان ئەو کاتت باش سەرەتا با بچینە لای ئەو پرۆژە یاسایە کە لە ئەنجومەنی سینا دەرچووە. زانیاری زۆرتر چییە و پێت وایە پرۆژەکە لە ئەنجومەنی نوێنەراندا دەنگ بهێنێت و پەسەند بکرێت؟ دەم باش بەفراو بڕاستی ئەف دەنگدان پشتی ساڵێکێژ بازار و دانوستاندنان دناوبەرە کۆماری و دەموکراتان دەهات یعنی کۆماریان تشتێک دەخواست و دەموکراتان تشتێک دەخواست لێ ئەف یەک وەکو بەشێکش بازارە ئەوانی سیاسی هات کۆ دە ئەنجامەوەیدا حەفدە کەسێن کۆماریان سیناتۆرێن کۆمارین پشتگیریە vê پرۆژە یاسایەدان کۆ سەدی سەد لە گۆر نەرینە هەردوو ئالیان و بەشێکش ئەژندەیە سەرۆکی ئەمریکی جۆ بایدن کۆ وێکاربە ڕێ لەبەر پێشکەتنە ئەمریکا دوارێ پێشکەتنە چینێ دوارێ ئەمریکا دوارێ تەکنۆلۆژیا بگرە و ئەمریکا جارەکە دن بینە ئاستا ناونەتەوەی هەلبەت دوان چەند ڕۆژێ بێت بەلکی هەفتەیەک بێ بەلکی 10 ڕۆژ بکەم زێدە و ئەف پرۆژە یاسا هەر جواتە نونەران یا کۆنگرسێ و لەگۆر هەرکەس دەبێژێت لەگۆر ڕێبەرێن سیناتۆرێن ناو یعنی تایبەت دموکرات دەبێژن و ئەف یەک لە ناو جواتە نونەران نەبێت پرسگرێک حتا و لە ورژی دەندانێک لەسەر وەرەکردن و هەر بەردەستێ سەرۆک جۆ بایدنش بۆ کۆ ئەمزە بکە و ئێدی ببە قانون ئەف یەک دەبێت دەمەکێ دەتێ کۆ gelek qanûnên din jî yani ya mesela binêsaziyê li ser kartêkirin û dengdan jî yani Demokrata Sozdayî ku ew jî di demeke nêzik de were dayîn lê tişta balkêş li vir befra ew ku ev 280 milyar dolarên kobriya vê qanûnê wê berdest bibin wê 5 û 2 milyon ji wan wekû piştgirî ji bo wan biznes û karên ku van semiconductora yani van çipa dürüst dikin ew çipên ku di hem de otomobîlan de tê kar anîn de kompyûter û laptopa de her tiştê elektroniî de bi rastî û ev yek herkes û pisporên aborî jî dibêjin heger hat û ev proje hate pesendkirin êdî Amerîka di van 10 salên bê de wê careke din vegere
سەر ئاستا خۆیان پێشکەتی دوارێ پێشخستنا تەکنۆلۆژیایەدا و هەروها ئەو 200 میلیار دۆلارên دنجی هاتیە تەرخانکردن کۆ divê 10 ساڵیێدا ێدی پشگیریە زانستên ینی لێکۆلینێن زانستی و تەکنۆلۆژی بکە. سیروان یەک پرسیار دەمەوێت بزانم وەک دەزانی نەبوونی چێب لە ئیستاە گرانیەکی زۆری لە بەتایبەت لە ئۆتۆمبیلۆ و شتانەیە دروست کردووە لە ئەمریکا. پێت وایە با بڵێن ئەم پرۆژەیە ببێتە هۆی ئەوەی کە جارێکی تر بازاڕەکان بەتایبەت بازار ئۆتۆمبیلۆوانە لە ئەمریکا دووبارە دابەزێتەوە؟ سپۆرت دەبێژن ئەڤ یەک ئارمانجاوان ینی حکوومەت ئەمریکی دخوازەوەیەکێ پێک بینە لێ دەمودەست ئەنجامی وێ دیار نابن ینی بەلکی دەمەک پێ دەبێ بەلکیش بولۆ نەبێت سەدەمەکە سەرەکی کۆت ئێدی ئەنفلاسیۆن و بوهابوونا نرخان داکەڤە لێ ئەو یەک بەشێک ژە ئەجنداوانە کۆ دەما بێدە ببە ئالیکار لێ هەنێک هەنە ڕەخنەیە دەکەن وەکو بێرنی ساندەر سەنەتۆرێ سەربەخۆ کۆ هەرگاو لەگەل دەموکراتان دەنگ دەدە دبێژە و divê dema hande divê dema ku abûriyeke lawaz heye ne tiştekî baş e ku em hev qapere rêjeyeke gelekî mezin ji peran têxin destên wan kampanyên ku bûn sedem yani destê wan di mesela enflasyonê de hebû ji ber lo gelek kes hem demokrat û hem komarî û kesên serbixwe di nav encumena senatoyê de li dijî wê yekê bûn lê wekû giştî rêveberiya Biden û demokratên nav kongres û her wiha ئەوێن کۆ دەنگدان ئەو کۆماریên کۆ دەنگدان ji bo vê projeyasê biryar yanî bawer dikin ku ev yek wê alîkariya abûriya Amerîkî bike di dema dirêj de û herûha wê Amerîka careke din bîne asta herî bilind di pêşbaziya li gel Çînê. زۆر باشە زۆر سپاس سیروان بەداخەوە کاتمان نەما بۆ پرسیاری دیکە سەبارەت بە هەواڵەکانی دیکەی نێوخۆی ئەمریکا زۆر سپاس بۆ هاوکارم سیروان قەچۆ کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندا بوو. ئەمن ڕۆباری ئاسایشی دەڤەری سەوزی بەغدا ئارام بوو ڕۆژێک دوای ئەوەی کە لایەنگرانی مەلای شیعە مقتەدا سەدر چوونە ناو ئەو ناوچەیە کە باڵەخانەی حکومی و نوێنەراتیە دیپلۆماسیەکانی تێیدایە سەرچاوەیەکی ئەمنی بە ئاژانسی فرانس پریسی ڕاگەیاندبوو کە خۆپەشەندەران دیژی کاندیدی چوارچیوەی هەماهەنگی بوو بۆ پۆستی سەرۆکوەزیران. و هەوڵیاندا و بەرەو پەرلەمان ڕێپێوان بکەن بەڵام لەلایەن پۆلیسەوە ڕێگریان لێکرا و گازی فرمێسکڕژێن دژ بە خوپەشاندران بەکار هات بەڵام بەردەوام بوون لە چوونە ناو پەرلەمانەوە. سەرۆکوەزیرانی عێراقا هەم لە هەمانکادا سەرکردەی گشتی هێزە چەکدەرەکانی وڵاتەکە داوا لە خوپەشاندران کردی کە وابەستەی ڕێبازی ئاشتیانی خۆیان بن و هەروەها پارێزگاری لە مڵکی تایبەت و گشتیش بکەن. راپۆرتەکان دەڵێن کە خۆپەشاندران هۆڵی پەرلەمانیان جێهشت کاتێک مقتەدا سەدر پۆستێکی توێتەردا ئەو داوایە لە خۆپەشاندرانی کرد. بارودۆخ بە چی گەیشت لە عێراق؟ پامێتمان لە کەرکووک دڵشاد ئەنوەر لەگەڵماندا. دڵشاد فەرموو. ئەم کاتت باش دیارە دەخیلۆکەوەی کە ئاگدارن دوێنێ لەسەر داوای نزیکەکان لە مقتەدا سەدر لایەنگرانی سەدر ڕژانە سەر شەقامەکان و هۆکاری هاتنە سەر شەقامی لایەنگرانی سەدر پەیوەندی بەوەوە هەیە کە لە خۆپشاندانەکەی هەینی ڕابردووی لایەنگرانی سەدردا کاتێک کە پەیامەکەی سەدر خوێندرایەوە کۆمەڵێک مەرج دەمەرج بوون خستێ ڕوو بۆ لایەنەکانی نێو چوارچەوەی هەماهەنگی بەڵامەوەن پابەند نەبوون بە هیچ کام لەو مەرجانەوە. و محەممەد شیاع سوودانی کاندید کرا دیارە سەدر پێی وایە محەممەد شیاع سوودانی بە شێوەیەک لە شێوەکان سێبەری نووری مالکی سەرۆکۆزیرانی پێشووی عێراقەکە سەدر کێشەیەکی قوڵی شخصی لەگەڵیا هەیە بۆیە خۆپیشاندانەکە بە شێوەیەک لە شێوەکان هەوڵێک بوو بۆ ڕەتکردنەوەی کاندیدکردنی محەممەد شیاع سوودانی و دیارە کارتێکیش بوو یاخود با بڵێن نیشاندانی هێزی جەماوەت بوو بۆی کە ئەگەر کاندیدەکەیان بەدڵ نەبێ ئەوانەمە قبول ناکەن و ئەمە سەرەتایەک شەوەکەوەی کە ئەمڕۆ سەرۆکی ڕەوتی سەدر کە پێشتر دەستی لە کارکێشاوەتەوە باسی لەوە کرد کە ئەمە یەکەم هەنگاو بووە و هەنگاوی تریشی بەدواداتێت. دەوترێت کە یان ئەوانەی کە پشتیوانی لە خۆپەشاندانیان دەکرد دەیان گوت پەیامێک بوو و پەیامەکە گەیشت بەڵام پەیامەکە بە چێ گەیشت و وەڵامی ئەو لایەنە چی بوو؟ دیارە پەیامەکە مەبەستیان سەدر مەبەستیانەوەیە کە کاندیدی سەرۆکۆزیرانی عێراق لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە کاندیدکراوە محەممەد شیاع سوودانیە سەدر پێی ڕازی نیە ئەمە پەیامەکە بوو بەڵام زانیەرەکان ئاماژە بۆەکەن کە پەیامەکە وەرنەگیراوە وەکو خۆی و چوارچەوەی هەماهەنگی هەوڵەکانی چڕ کردوێتەوە بۆ ئەوەی دەرفەتی زیاتر نەدرێتە سەدر تا گرفتی زیاتریان بۆ دروست نەکە یانەوێت هەفتەی داهاتوو بە هەر شێوەیەک بێ سەرۆکۆمار هەڵبژێردرێ و کاندیدی ئەوان بۆ پێکێنانی
حکوومەت ڕابسپێردرێ بۆیە پەیامەکە گەیشتووەتە بەلایەنە شیعەکان بەڵام ئەوەی کە تاکو ئێستا ئاراستەی کارکردنی چوارچەوەی هەماهەنگی شیعەکان بەوەیە کە ئەوان پێداگرن لەسەر کاندیدکردنی محەممەد شیع سوودانی کە سەدر پێ ڕازی نییە وە لایەکی تریشەوە کۆمەڵێک لە چاودێران ئاماژە بەوە ئەکەن کە سەدر ئەم جوڵەی دوێنێ کردی جگە لەوەی کە ڕەتکردنەوەی کاندیدکردنی محەممەد شیع سوودانی بوو هاوکات کردنەوەی دەرگای خۆپیشاندان و بووبەڕووی شەقامی تووڕێی عراقدا دەیەوێت بە شێوەیەک لە شێوەکان دەرگای خۆپیشاندان بکاتەوە بۆ شەقامی عراقی و شەقامی عراقی بێنتە خەت دواتر بەرپرسیارەتەکە تەنها لەسەر خۆی نەبێ بۆیە ئەمەش لە ئارایە بەڵام قسەکان دوایە کە پێت وایە کە کۆبوونەوەی شەمە دەکرێت بۆ دەستیشانکردنی سەرۆک وایە؟ تاکو ئێستا ئەوەی کە هەیە هەوڵەکان چڕکراونەتەوە بۆ خۆتان نەزانن کە عراق هەموو لایەنەکان ناکۆکن هەر وادەیەکیشدا بنرێ ڕەنگە لە هەر ساتێکا بێوادەکەیان دوا بخرێت بەڵام تاکو ئێستا ئاراستەی ڕووداوەکان بۆ ئەوەیە کە چوارچەوەی هەماهەنگی نایەنەوێت دەرفەتی زیاتر بدەنە سەدرەوە بە ئاشکرا پەیامیان داوەتە لایەنە کوردیەکان کە ئەم ساتەکەمەی کەماوە لە بەردەستیانە محاولە بکەن کە لەسەر کاندیدی سەرۆکۆماری عراق ڕێک بکەون ئەگینا ئەوان چاوەڕێی کورد ناکەن و لە نێو پەرلەمانە قەزێکێک لای یەکەنەوە بۆیە شیعەکان پێیان وایە تا کات درێژە بکێشێ لە زەرریانەوە لە قازانجی سەدرەوە سەدر محاولەیەکە کە گرفتی زیاتریان بۆ دروستکە بۆی حکوومەت پێک نێنرێ بە تایبەت سەدر پێی خۆشە ئەم دۆخە بەردەوام بێ و کازمی لە پۆستەکە بمێنێتەوە و منەوێ ئاماژە بۆش بکەم کە بەشێک لەلایەنە شیعەکان پێیان وایە کە دوێنێ چوونی خۆپیشاندەران بۆ نێو پەرلەمانی عراق کار ئاسانیکردنی حکوومەتەکەی کازمیشی پێوە دیار بووە بە تایبەتی کە پێشتر بە ئاشکرانیان هێشتووە نزیک سەدر ببنەوە لە کاتێکا کە دوێنێ بە کاتێکی کەم چوون نێو پەرلەمانی عراقەوە بۆیە ئەمڕۆ مستەفا کازمیش وەکو وەڵامێک بۆ ئەوان بەرپرسی نووسنگەکەی وەندە گۆڕانکاری حکومی ئەنجام بدەن. دڵشاد ئێمە باسی پەیامەکان دەکەین بەڵام دەرچوونی مالکیش بە چەکەوە پامێک نەبوو؟ بەڵێ بێگومان دەرچوونی مالکی بەچەکەوە خۆتان ئاگادارن کە لەو تۆمارە دەنگیانەی کە لەلایەن باڵێن ڕۆژنامەوانێکی عراقیەوە بڵاوەکرێتەوە بە دەنگی مالکی ناوەبرێت بە ئاشکرا لەوێ هەڕەشەکە بۆی کە مقتدا سەدر نیازی خراپەوە ئەوێ کێشە دروست بکات بۆیە بەڕای چاودێرانی عراقی ئەوەی کە مالکی ئەو ڕسمانی کە بڵاو کراونەتەوە بەمەبەست بڵاو کراونەتەوە بە تایبەتی کە ئەمڕۆ پشتڕاست کراونەتەوە کە وێنەکان شەوی ڕابردووە و پێیان وایە ئەمە پەیامێک بۆی کە ئەگەر پەنا ببرێتە بەرگژی و بەچەک ڕۆبەڕویان ببنەوە ئەوانیش چەکیانەیە و ئامادەن بۆ هەموو ئەگەرێک بەڵام ئەوەی کە ئاماژەکانەیە کە فەرماندە ئێرانیەکان بە ئاشکرا بە چوارچەوەی هەماهەنگیان وتووە کە سەدر با بڵێن ئیستیفزاز نەکەن بۆی کێشە دروست نەکات بەڵکو پێچەوانەوە هەوڵی پێکێنانی حکوومەتی خۆیان بدەن و ئیشی خۆیان بکەن سەدر بەجێ بهێڵن ئەوان خۆیان قسەی لەگەڵەکەن. دڵشاد ئەنوەر پەیامی دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵ مابوو سپاس. جەنین هێنس پلاس خار نوێنەری تایبەتینەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری عێراق لە دانیشتنێکی بە پەلەی ئەنجومەنی ئاسایشدا ڕایگەیان تۆبارانکردنی کوشەندەی هاوینە هاواری باکووری عێراق لە هەفتەی ڕابردوودا پیشاندەری پشتگوێخستنی ژیانی خەڵکی مەدەنی و پابەند نەبوونە بە یاساڕێسانی و دەوڵەتیەکان ئەنجومەنی ئاسایش بۆ لێکۆڵینەوەی زیاتر و تاوتوێی هێرشەکەی سەر هاوینە هاواری پەرەق لە قەزای زاخۆی سەر بە پارێزگای دەهۆک کە تێیدا 9 گەشتیار کوژران و دەیان کەسی تریش بریندار بوون لەسەر داوای عێراق دانیشتنیان هەبووە بەڵێن ساڵح لە بڕگەی ئەم هەفتەیەی لەگەڵ ڕووداوەکاندا تیشک دەخاتە سەر ئەم بابەتە پێکەوە بینەری ئەم بەشەی بەرنامەکە دەبین. لەگەڵ هەر هێرشێکی دەیکات گەورە کاربەدەستانی وڵاتی تورکیا دەست بەجێ جەخت دەکەنەوە لەوەی بە هەر نرخێک بێت ژیانی هاوڵاتیانی سیڤیل دەپارێزن بەڵام ڕاستیەکان لەسەر زەوی وەها ناڵێن. بە پێی ئامارەکان زیاتر لە 130 هاوڵاتی سیڤیلی کورد کوژراون و سەدانی تریش بریندارن لە ئاکامی ئەو هێرشانەی تورکیا بە چەکی جۆراوجۆر دەیان کات. لە هێرشەکەی ئەم دواییەیدا بۆ سەر هاوینە هاواری پەرەخ نزیکەی 10 گەشتیار دەکوژرێن و زیاتر لە 20 گەشتیاریش بریندارن. جیاواز لە هێرشەکانی پێشووی تورکیا ئەو هێرشەی لە دەڤەری زاخۆ کردی دۆسیەکەی برایە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان. سەبارەت بە ڕۆڵی ئەندامانی ئەنجومەنی ئاسایش هەر هەمویان ناڕزایەتی خۆیانیان ڕاگەیاندووە و هەروەهاش هاوسۆزی لەگەڵ گەڵی عێراقدا پێشنیازی پێکەنانی لێژنێکی نێونەتەوەییمان کردووە
بۆ لێکۆڵنەوەکردن لەم ڕووداوەدا. دەمەوێت ئاگاداری ئەنجومەنی یاسایش بکەمەوە دەست بەجێ پاش ئەو هێرشە لە پەیوەندیدا بووین لەگەڵ حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستانی عێراقیشدا. پاش چەند کاتژمێرێکیش لە هێرشەکە وزارەتی کاروباری دەرەوەی ڕاگەیەندراوێکی هەبوو ئەوەمان بەڕوونی و ئاشکرایی وتووە کە تورکیا ئامادەیە بۆ هەر هەنگاوێک بۆ ئاشکراکردنی ڕاستی. تورکیا تا ئێستاشی لەگەڵدا بێن نکوڵی دەکات لەوەی ئەو هێرشەی دەڤەری زاخۆی کرد دەبێت و دەڵێ پارتی کرێکارانی کوردستان هێرشەکەیان کردووە و داواش لە عێراق دەکا تا نەکەوێتە وەک دەڵێت ئەو داوای بۆ تێکدانی پەیوەندیەکانی نێوانیان نراوەتەوە. دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری سەنتەری فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق لە ڕێی سکایپەوە میوانی لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر عادل سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بە یەکەم پرسیارم ئەوە بێ هەتا ئێستا چەند جارێک تورکیا بردومانی ناوچە سنووریەکانی کردووە و سەدان هاوڵاتی سیڤیلی کورد لەو ناوچانەدا بوونەتە قوربانی کوژراون بریندارن. بەڵام دۆسیەکە وەها گەورە نەبوو. بۆچی ئەم جارە دۆسیەکە دوای ئەو بردومانەی لە دەڤەری زاخۆ کردی برا ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان؟ وەڵامێکی سادە لەبەرەوەی ئەم جارەوە بەرهێنانی سیاسی زۆر فراوانتر و گەورەتر بەسەر پەلامارەکەی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان کرا و ئەوەش کۆمەڵێک ڕەهەندی هەیە. ڕەهەندی یەکەمیان ئەوەیە کە ئەوانەی کە کوژراون بۆ جاری یەکەم کورد نین، هاوڵاتی هەرێمی کوردستان نین، بەڵکو عەرەبن، هاوڵاتی عێراقی عەرەبن لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە هاتوون. ئەمە بمانەوێ و نەمانەوێ باس لە ڕاسیزم ناکەمە، نامەوێت بڵێم خوێنی عێراقیەک لە عێراقێکی تر پیرۆستتر و گرنگترا، بەس باسی پەیوەندی جیۆپۆلیتیک و پەیوەندی استراتیژیەکانەکەم بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەت بۆچی ئەم جارە ئاوای لێ هات. ئەوە خۆی بۆ خۆی ڤاریابڵێکە کە گۆڕانکاری بەسەر هێرشەکەی ئەم جارایەت. ئەوە یەکەمیان. دووهەمیان وەکو خۆت ئاگات لێتی عێراق ئێستا لە قەیرانێکی زۆر قەوقۆڵ و گەورەیە ئەژی و هێنا دروستبوونی ئەم ڕووداوە و ئەم پەلامارەی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و کوشتنی نزیکەی 10 کەس وەکو خۆت وتت لە هاوڵاتی عێراقی ڕووداوێکە بە جۆرێک لە جۆرەکان ببوورەکەوە ئەڵێم، بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ڕێگایەک دەرەچەیەک ئەکاتەوە بۆ ئەوەی عێراقی سیاسیەکانی عێراق هەناسەیەکی تر بدەن لەنا ئەو قەیرانانەی کەتیان بەوەی کە بڕۆنەوە سەر قەیرانێکی جیاوازتر. ئەوە خاڵی دووەم. خاڵی سێهەم بمانەوێ نەمانەوێت ئێستا لە عێراق دوو پۆلی گەورە لە بەریەکەوتنن. پۆلێکیان کە بریتە لە ئەنقەرە و هەولێر و حکوومەتەکەی کازمی، پۆلێکی تریان بریتە لە تاران و میلیشیاکانی حەشدی شعبی و پەکەکە. ئەم دوو پۆلە کە بەریەک ئەکەون هەموو ئەمانە واکات بەوەی کە ڕووداوەکە ڕەهەندێکی گەورەتر وەربگرێ بەڕادەیە کە بڕوات بەرە و ئەنتەرناسیۆنال و هەروەها ئاخر ڕستاڵێم و کۆتایی بەم بەشەی وەڵامەکەم ئەڵم لە نێوان ئەم دوو پۆلەشە زۆنێکی خۆڵەمێشی هەیە. هەندێک ئەکتەر ئەکرێت لە پۆلی یەکەم بن یاخود لە پۆلی دوام بن، بەڵام جارجار بێنە ناو زۆنە خۆڵەمێشەکەەوە وەکوەوەی کە ئێستا وەزیری دەرەوەی عێراقی کات. بردننی ئەم دۆسەیە بۆ ئەنجومەنی ئاسایش کاریگەری دەبێت بەسەر بڕیاری داهاتووی تورکیاوە بۆ ئەنجامدانی هێرشی لەو شێوەیە. علی بە تایبەتی کە دەزانین بۆ نمونە لە کۆبوونەوە لوتکەیەکەی تاراندا کە کرا هەم ئێران هەم رووسیا لەگەڵەوەدا نەبوون ئەو هێرشانە ناو سووریادا بکە. بۆ نمونە ئەمریکاش وەکو دەگوترێن ناڕازیە بەرامبەر بەو کردە لەشکریە. ئەم فشارە نێونەتەوەیانە دەبنە مای گۆڕانی هەڵوێستەکانی تورکیا؟ بۆ ئەوەی زۆر نەڕۆمە ناو تەفاسیلەکەی و ڕاستەخۆ وەڵامت بدەمەوە نەخێر. تورکیا زۆر بێن منەتانە مامەڵەکە. ئەو تقریبا 3-4 ڕۆژ لەمە پێش ئەم ڕووداوە ڕوویاوە هەموو دنیا ئیدانەی ڕووداوەکەکە، هەرچەند هەموو دنیا ڕاستەخۆ ئیدانەی تورکیا ناکە، سەرکۆنەی تورکیا ناکە، بەڵام هەموو دنیا کۆدەنگیەکە تەنانەت بە تورکیا خۆشەوە سەرکۆنەی ڕووداوەکە ئەکات. وانێ سەرڕای هەموو ئەمانە تەنها پێرێ تورکیا بازگەیەکی تری زۆر بەهێز و زۆر گەورەی لە هەرێمی کوردستان کردوێتەوە. واتە نەک هەر تورکیا خاو ناکاتەوە، کاڵ ناکاتەوە،
ئارام ناکاتەوە لەو ئۆپراسیۆنانەی کە ئێستا دەستی پێکردووە بەڵکو ئەسڵەن وا مامەڵائەکە کە زۆر بێباک و بێمنەت بێ لەوەی کە ڕووی ئەداوە خاڵێکم خاڵی دووەم ئەگەر بڵێ ئەیکاتە بۆچی تورکیاوە بێباکە ڕاستەکەی کۆمەڵێک هۆکارن بەڵام هۆکارە هەرە سەرەکیەکەی ئەوەیە کە لە سووریا و لە عێراقا کە ئەم دوو زۆنی ئۆپراسیۆنەکانی تورکیان وانە لەم دوو وڵاتە تۆ شتێکت هەیە کە پێوترێ فراژیل ستیت یعنی دەوڵەتی لەرزۆک کە دەوڵەتی لەرزۆکت هەبوو واتە دەوڵەت ئیتر کۆنتترۆڵی نییە بەسەر خاکەکەیە کۆنتترۆڵی نییە بەسەر زەبر و زەنگە کۆنتترۆڵی نییە بەسەر سەروەریە و دەوڵەت ئەبێ بەو شتەی کە لە زانستە سیاسەکانە پێوترێ ئەلئەرض الموباحە واتە خاکی ڕێگە پێدرا و بەوەی کە هەموو کەسێک خۆی بەخاوەنی بزانێ و بەبێ ئەوەی کەسیش لە ڕاستیە خاوەنی بێ بۆیە ئێمە لە چرکەساتی دەوڵەتی لەر کە دەوڵەتی لەرزۆک ناتوانێت تەحملی مەسئولیەتە سیادەکانی خۆی بکە تورکیا پێی وایە ئەمنی قەومی ئەو ئێستا لەژێر هەڕەشە ئەڵێم تورکیا پێی وایە ناڵم جەنابەت یا کەسێکی تر یا ئەمریکا پێی چۆنە یا ئەوروپا پێی تورکیا پێی وایە ئەمنی قەومی ئەو لە سووریا و لە عێراقەوە لە ژێر هەڕەشایە مادەم دەوڵەتی عێراق و دەوڵەتی سووریا ناتوانێت ئەم هەڕەشەیە لەناو ببە خۆی بەوەی کە تەداخلی ڕاستەوخۆ بکە بەبێ ئەوەی بۆ ئەمریکا و بۆ ئەوروپا بگەڕێتەوە. بەڵێ من دەگەڕێمەوە وڵات دکتۆر عادل لەسەر ئاستی نێونەتەوەیی پشتیوانیەکی تۆکمە هەیە بۆ عێراق و عێراقیەکانیش و هەروەهاش کاردانەوەیکی ناڕزایی ئامێزیش هاتۆتە ئاراوە لەسەر کوژرانی خەڵکی سیڤیل و کردنی خەڵکی سیڤیل بە قوربانی. عێراق داوا دەکات تا تورکیا هێزەکانی خۆی لە هەموو خاکی وڵاتەکەدا بکشێنێتەوە و داوای لێکۆڵینەوەشی کردووە. ئەم هێرشە تۆقێنەرە بۆ سەر شوێنێکی زۆر ناسراوی گەشتیاری ئاماژەیە کە بە فەرامۆشکردنێکی سەرسوڕهێنەرانی ژیانی خەڵقی سیڤیل هەروەهاش ڕێوشێنە یاساییە نێونەتەوەیەکان و پیاوانە مرۆیەکان و مەفەکانی مرۆڤیش کە لەسەر ئاستی جیهانی پەسەند کراون لە پێناو پاراستنی خەڵقی سیڤیلدا. لە هەمان کاتدا داوا لە هەموو لایەنەکان دەکەین ڕێزەشکۆی عێراق و سەروەری خاکی عێراق بگرن هەروەها خۆیان لەو کارانە بە دوور بگرن کە زیان لە خەڵکی سیڤیل دەدەن و دەبنە مای پشێوی و مەترسیەکانیش بۆ دروستبوونی قەیرانی چەکداری زیاد دەکەن. عێراق و عێراقیەکانیش شایستی ئایندەیەکی پارێزرا و سەقامگیری و گەشەکردووترن. دکتۆر عادل دەگەڕێمەوە لای جەنابەت لە دانیشتەکەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان وەزیری دەرەوەی عێراق داوا دەکا هەم هێزەکانی تورکیا لە عێراق بچنە دەرێ هەروەها هێزەکانی پارتی کرێکارانی کوردستانیش ئەلبەت مشتومڕێک دروست بوو لە نێوان وەزیری دەرەوەی عێراق و نوێنەری تورکیا لە نەتەوە یەکگرتووەکاندا سەبارەت بە پێناسەکردنی تێرۆریزم هەر حکوومەتێک لە عێراقدا پێک بێن بەڕای جەنابەت دەگاتە ئەوەی بڵین پێناسەیەکی هاوبەشی هەبێ بۆ تێرۆریزم لەگەڵ ئانکەرەیە؟ نەخێر بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت بێگومان نەخێر بەڵام ئەوەی کە گرنگە ئاماژەی پێبام هەر ئەوەندەی کە عێراق و دیپلۆماسیەتی عێراقی توانی ئەنجومەنی ئاسایش کۆ بکاتەوە ئەمە سەرکەوتنێکە بۆ دیپلۆماسیەتی عێراقی بەڵام لە هەمان کاتە پێویستە دان بۆ بنین کە سەرکەوتنێکی زۆر ڕێژەیە بۆ چونکە ئەوەی کە عێراق ئەیەوێت بۆ وەڵامی پرسیارەکەی خۆت بەدی نایە. عێراق چی ئەوێت؟ عێراق ئەوێت تورکیا هەموو هێزە سەربازەکانی خۆی بکشێنێتەوە. ئایا تورکیا ئەماکات؟ وەڵامەکەی جەنابەت نەخێر بۆ نایکا لەبەرەوە نایکەکە لە وەڵامی پێشووتردا لە پرسیاری پێشووتردا وەڵام مایتەوە لەبەرەوەی کە عێراق ئێستا لە هەلومەرجی بابەتی ئەوانەیە کە بتوانێت تورکیا ناچارکە بەوەی کە هێزە سەربازەکانی لە خاکی عێراق بکشێنێتەوە. ئایا پەکەکە لە خاکی عێراق ئەکشێتەوە؟ بێگومان نەخێر. لەبەر چی؟ لەبەرەوەی دیسانەوە ئەڵێم پەکەکە هاوپەیمانێکی زۆر بەهێزی هەیە لە عێراق کە بریتێ لە کۆماری ئیسلامی ئێران تا حیمەنە و هەژمونی کۆماری ئیسلامی ئێران بەسەر عێراقەوە بێت پەکەکەش ئەتوانێت درێژە بە ئامادەیی سەربازی خۆی بدات لە خاکی عێراقا مەگەر ڕێکەوتنێکی گەورەی ڕێژۆناڵ و لە نێوان تورکیا و عێراق و ئێرانە بکرێ بۆ ئەوەی کە پەکەکە بڕاتە دەرەوە گریمانەی ڕێکەوتنێکی واش لە ئارایە نییە. بۆیە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی خۆت نەخێر نە حکوومەتەکانی ڕابردوو لە 2023 تا ئەمڕۆ نە حکوومەتەکەی داهاتووش ئەتوانێت کە تورکیا ناچار بکایە پەکەکە کە بڕۆنە دەرەوە. باشە زۆر جار باس لە پێشەلکاری لە سەروەریەکانی عێراقدا دەکرێت. کۆماری ئیسلامی ئێرانیش بە هەمان شێوە بردومانی
ناو هەرێمی کوردستانی عراق و دەستێوەردان لە کاروباری عراقدا کە ئەمانش دەچنە خانەی پێشێلکاریەوە. دەسەڵاتی ئەو هێزە میلیشیانی کە جەنابەت باسی دەکەی ئەوەندە بەهێزە لە عێراقدا کە ڕێگر بێت لەوەی ئەو دۆسێش ببرێتە ئەنجومەنی ئاسایش تکایە بە کورتی. بێگومان بە کورتی وەڵامت بدەمەوە ئێمە لە عێراقا دەوڵەتی نەتەوەمان نییە. ئێمە لە عێراقا دەوڵەتێکی نەتەوەییمان نییە، ئەوەی پێوترێت ئێتا ناسیۆن یاخود ئێتا ناسیۆنال. ئێمە ئەوەی لە عێراقا هەمانە تەنانەت دەوڵەتی ڕەفاهمانە، ئەوەی لە عێراقا هەمانەیە تەنانەت دەوڵەتێک نییە بە مانای دەوڵەت بە بێ سیفەت، یعنی هیچ سیفەتێک دەوڵەت و تەواو ئەومان نییە. ئەوەی کە هەمانە بریتێ لە دەوڵەت سلاش میلیشیا، یا میلیشای دەوڵەت یا دەوڵەتی میلیشایی. بۆیە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەڵێ میلیشیەکان نەکدە بەهێزن لە ناو دەوڵەتە، بەڵکو میلیشیەکان خودی دەوڵەتن و دەوڵەتیش لە کۆتاییە هیچ نییە خودی میلیشەکان نەبێت. دکتۆر عادل سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندا. دکتۆر عادل باخەوان میوانی لەگەڵ ڕووداوەکاندا بوو. سوپاس و پێزانینم بۆ بینەرانی ئازیزیش. دەگەڕێینەوە لای بەفراوی نووری دەخیلی شەمە و کورد کۆنەکشن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. وەزارەتی ئیتلاعاتی ئێران ڕۆژی پێنجشەمە ڕایگەیان چەند کەسێک کە پەیوەندیان بە موسادی ئیسرائیلەوە هەیە دەستگیر کراون و ڕایگەیان کە ئەوان 5 کەسن و ئەندامی گروپێکی قەدەخەکراوی کوردن کە پلانیان هەبووە ناوەندێکی بەرگری هەستیار بکەنە ئامانج. لە ڕاگەیانەکەدا ئێران عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی حزبی کۆمەڵە تۆمەتبار دەکات بەوەی کە بە شێوەیەکی تایبەت کەسانێکی لە ناو حزبەکەیدا هەڵبژاردووە بۆ هاوکاریکردن لەگەڵ موساددا. بەڵام کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە وەڵامی بانگەشەکانی کۆماری ئیسلامیدا بەیاننامەیەکی بڵاو کردەوە و دەڵێت بە توندی ئەو جۆرە بانگەشانەی کۆماری ئیسلامی ڕەت دەکەینەوە و دەشڵێ ئەم پرۆژەیە بیانوێکە بۆ سەرکوتی زیاتر لە کوردستان و پەڕوپاگەندەیە لە دژی خەباتکارانی بەرهەقی خەڵکی کوردستان و ئێران. ڕاگەیانەکەی کۆمەڵە و هەروەها دەڵێت کە ڕژیمی کۆماری ئیسلامی و ناوەندە ئەمنیەکان بەرپرسی ڕاستەوخۆی هەڕەشەیگانی لەسەر پێشمەرگە دەست بەسەرکراوەکانە و داوا لەسەر جەمڕێکخراوە نێونەتەوەیەکان و ناوەندەکانی مافی مرۆڤ و ڕایگشتی ئێران دەکەن کە لە هەمبەر ئەم سناریۆسازیە بێدەنگ نەبن. بۆ زانیاری زۆرتر لەسەر ئەم ڕووداوە دەڕۆمە لای پەیامنێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر کە لە ئیستادا لە گەرمیانەوە لەگەڵماندایە. کاک دڵشاد ئەو کاتت باش دەمەوێت سەبارەت بە ڕووداوەکە ئەو پرسیارە بکەم دڵشاد. وەک دەوترێت دوو کەیس هەیە. سەرەتا ئێران دەڵێن با بڵێن 5 کەسیان دەست بەسەر کردووە کە پێشتر با بڵێن ویستیویانە لە ئێرانەوە دەربازی تورکیا بن و دەڵێن ئەمانە لایەنگری تورکیا بوون. دوای ئەوەش 4 کەسی دیکەی کۆمەڵە دەست بەسەر کراون بە شێوەیە لە شێوەکان دەڵێن ئەم دوو کەیسە ئەم دوو دۆسیەیە تێکەڵ بوون واتە ئێران 10 کەسی دەست بەسەر کردووە نەک ئەو 4 کەسەی کە تەنیا کۆمەڵە باسی لێوە دەکات و دەڵێ پێشمەرگەی ئەو بوون. ئەمەوێت زیانیاری زۆرتر لە تۆ ببیستم بەو پێی کە تۆ نزیکی تو لە مەقەڕ و شوێنەکانی کۆمەڵە لەوێوە. بەڵێ دیارە مەفرەزەیەکی کۆمەڵە مەفرەزەیەکی کۆمەڵی با بڵێن شۆڕژگێڕ ئێران گەڕاونەتەوە بۆ ئێران لەوێ لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە دەستگیر کراون. بە قسەی بەرپرسانی کۆمەڵە ئەم مەفرەزە چەکدارە بۆ کاری تەبلیغاتی و با بڵێن تەشکیلاتی حزب گەڕاونەتەوە بۆ ناوچەی ورمێ. بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران وەکو لە ڕاگەیەنراوەکەی ئیطلاعاتە ئاماژەی پێکراوەکە ئەم مەفرەزە چەکدارە تۆمەتبارەکەن بۆی کە ڕاهێنانیان پێکراوە و لەلایەن عەبدوڵڵای موحتەدیەوە کە سەرۆکی حیزبەکەیە نێردراونەتە دەرەوە بۆ نێردراونەتە ئێران بۆ ئەوەی کار بۆ ئیسرائیل بکاوە بۆ تەقانەوەی دەستگایەکی هەستیار. بەڵام بەرپرسانی کۆمەڵە کە ئەوەی کە ئێمە هەوڵماندا کە محاولە بکەین قسەیان لەگەڵا بکەین ئاماژە بۆەکەن کەمە بیانوویەکە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە دەهێنرێتەوە و ئەوان هیچ پەیوەندیەکیان بە ئیسرائیلەوە نییە. بەڵام کۆماری ئیسلامی ئێران جەخت لەسەرەوە کاتەوە کە
ئەمە بە شێوەیەک لە شێوەکان هەوڵیانداوە لە ناوچەیەکی هەرێمی کوردستان تەدریبیان پێکراوەوە ڕاهێنراون بۆ ئەوەی بنێردرێنە ئێران. دیارە ئەم یەکتری تۆمەتبارکردنەوەی کە ئێمە پرسیارمان کردووە ڕەنگە بەمەوە نەوەستێت بە پێی ئەو زانیاریانەی کە لای ئێمەیە بەرپرسانی کۆمەڵە لە چەند شەوی ڕابردوودا دوای ئەوەی کە ئەو پێشمەرگانیان گیراوە ئێران ئیتیهامی کردوون هەندێک لە بارگاکان لە زڕگوێز ناوچەی زڕگوێز لە سنووری سلێمانی بە هەستیاریەوە مامەڵەیان لەگەڵ دۆخەکە کردووەوە ترسیان هەبووە بۆی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بردومان بکرێن بەڵام بەرپرسانی کۆمەڵە ئەمە ڕەتەکەنەوە کە بارگەکانیان چۆڵ کرد بێت و دەڵێن هیچ زانیاریکشمان نییە لەوەی کە اعتراف یاخود ئەو شەکدارانیان کە گیراوە لە ئێران اعترافیان کرد بێ بۆی کە تەدریبیان پێکرا بێوەکارێن بۆ ئیسرائیل کرد بەڵام بۆی کە زانیاریەکانەوە دڵشاد ئەمەوێ ئەو پرسیارەش پێشەوە کۆتاییەکە کاتەکەمان بچێت بەرەو کۆتایە گەر بکرێت بە کورتی وەڵام بیتەوە وەک دەزانی لە ڕاگەیەندنەکەی ئێراندا جیا لە کۆمەڵە باسی ئیسرائیل و هەرێمی کوردستانیش کراوە کە ئەوانیش بە شێوەیەک تێوەگڵاون لەو ڕووداوەدا ئەوان چی دەڵێن؟ بەڵە دیارەوەی لە ڕاگەیەنراوەکەی تڵاعاتە بەڕوونی دیارە سێ لایەن لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە تۆمەتبار کراوە یەکێک لەو لایەنانە بەڕاستەوخۆ کۆمەڵەیە ئەوی تر هەرێمی کوردستانە بۆی کە مەفرەزە چەکدارەکە لە هەرێمی کوردستان ڕاهێنراون پێکراوە نێردراون تا ئەو دیواوە ئەوی تریان ئیسرائیلە تاکو ئێستا هەرێم ئەو ئیسرائیل هەمیشە لە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە لە یەکتری تۆمەتبارکردندان و هەمیشە یەکتری تۆمەتبارەکەن بە ئاشکرا بەڵام ئەوەی کە تاکو ئێستا هەرێمی کوردستان بەڕەسمی وەڵامی با بڵێن تۆمەتەکانی دەستگای ئیطلاعاتی ئێرانیان نەداوەتەوە و ڕەنگە ئەوەی کە من قسەم لەگەڵ بەشێک لە بەرپرسانە کرد ڕەنگە ئەم کێشەیە لە ئێستادا تا حەدێک هێور ببێتەوە بەڵام بەپێی پێشبینیەکانی بەشێک لە بەرپرسان دوای پێکێنانی حکوومەتی عێراقی ڕەنگە ئەم دۆسیە جارێکی تر سەر هەڵبداتەوە و ڕەنگە فشاری زیاتر بخرێتە سەر حیزبە کوردیەکان بە دیاریکراوی کۆمەڵە. بەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ پایامنێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر کە لە گەرمیانەوە لەگەڵماندا بوو. و پشتی دۆرگرتنا باژارê Mariupolê Ukraynî ji aliyê hêzên Rûsî ve malbatekê xwe ji wir rizgar ku şiyan xwe bigihînin Amerîka. Ew malbata ku zarokeka 5 salî bi wan rebû 40 rojan li jêr bimbarankirinê de dijiyan. Dengê Amerîka çîroka reva wan vedgere. Olexander Sikirchenko û malbata wî tenê çend hefteyek ku li vê apartmanê ya San Diego dijin, aniyeya 5 salî bi pelîstokên xwe dilîze de û bavê wê çay çê dikin, lê tenê mehek berê ev jê bajarê xwe Mariupol ya Ukrayna reviyan. 40 dnê me prevêlê pod obstrêlami. Me 40 roj li jêr topbaranê bê av û xwarin û elektrîk qedand. Ji bo malbata Sikirchenko jiyan li Mariupolê beriya şer rehet bû. Ev li kargeha Azovstal dixebitin. Olexander xwedan dikanek temirkirina Tirampîlan bû û xwediyê kanalek YouTube bû. Li vir apartmanek wan erebeyek xweş û aramî hebû. Tiştî demekî hêzên Rûsî ketin nava bajêr. Mîna bi hezaran rûnişwanên din yên Mariupolê malbata wan jê dibin dorpêçê de man xwarin kêm bû. У нас на третий день, когда мы там находились... Roja sisyan bombeyekê li dikanê da. Ew wêran kir. Me Türkek danûstend. Pê sûd bû ku em bêtir bistînin ji ber ku av tunebû. Sisiyê adarê berfê dest pê kir vêca min li kolanan piyase dikir da ku berfê kom bikim û bikim av. Min cihê serşokê tije kir. Befir hêdî hêdî dihiliya. Wan soka smagli nabrat. Malbata wan biryar dan ku ji wir derkevin ev 11 kilometre meşiyan heta ku gihaştin xalekî kontrolê ya Rusyayê. Они сказали 7 часов. Wan got ku qedexeya çûn û hatinê hebû. Me nikarîbû çûbana ji ber ku wê em kuştibana. Me avaheka wêranbûyî dît û me şev di jêr zemîna wê de qedand. Ev diçin komara gel ya Donetsk heremekî cudaxwaz ya Rûsî û neçarman ku derbasê Qempekî bibin. Ev dibêjin ev mucizeyek ku ev li vir otobüsê siwar bûn ku ev anîn bajarên Rusyayê. Ji vir ev çûne Tirkiye, Meksika û Los Angelesê ku hevalekî kevn ya Sikirchenko wan ji vir hildide. Я хотел спасти своего ребенка. Min xwest hevjîn û keça xwe biparêzim. Tu armancên min yên din tu nebûn. Nexemam bû bi kîjan rekê bigirim. Madem tobaran û teqelêdan tu nebû hevjîn û keça min ew lebûn. Malbata wan bi du Turîk û gelek bîranînin bi êş hatin Amerîkayê bi alîkariya dilxwaz û hevalên xwe li vir bi cih bûne. Li pêşiya wan pêvajiyek dirêj ya bi cihbûnê heye lê ji bo vê malbatê
تشتê herî girîng aramî û sexlemiyê zehmetiyên din nepirskirêke ji bo Krîstîna Şevçenko rûkên Işık dengê Amerîka Washington. بەرزی نرخی پەنزین لە هەرێمی کوردستان شوفێرانی نەچار کردووە کە پەنزینی حکومی وەربگرن کە وەک خۆیان دەڵێن نزمی کواڵەتەکەی ئۆتۆمبیلەکانیان تووشی چەندین گرفتی کردووە. بەشێک لە سەنتەرەکانی خزمەتگوزاری ئۆتۆمبیلیش دەڵێن پەنزینەکە کاریگەری لە سەرجەم بەشەکانی ئۆتۆمبیل کردووە و ڕۆژانە چەندین شوفێر بەهۆی گرفتی ئەو پانزینەوە سەردانیان دەکەن. راپۆرتی فەرحان هەورەمانی لە هەڵەبجە. بەهۆی بەرزی نرخی بنزین لە وێزگە بازرگانیەکان بە ناچاری شۆفێران دەبێت سرە بگرن بۆ بنزینێک کە نرخەکەی 800 دینارە بۆ هەر لیترێک. نزمی کوالیتیەکەی ئۆتۆمبیلەکانی تووشی چەندین گرفت کردووە. سەبارەت بە بنزینی کوالیتی حکومی بڵین 800ەکە بە پێی بنزینخانەکانە گۆڕێتوە جۆ بە وەجبەژە گۆڕێت. ئێستا نمونەن سەرەتا کە هات وەجبەی کەمێک کوالیتەکەی زۆر نزم بوو بۆ مەکینە زەری لە مەکینە و فیلپەمپۆمانەدا، بەڵام دوای ماوەیە کوالیتەکەی باش بوو. لە بنزینخانەیەکەوە بۆ بنزینخانەیەکی تریش کوالیتیە گۆڕێت و دەستکاری شەکرێت لە ناو بنزینخانەکانە بەداخەوە کە ماڵین، بەڵام هەموو زەرمەندەکەش بۆ خەڵکی فەقیر و ئەژارە بێت. لە سنتەری لە یادین و ئەمانەوێت پرسیار لەسەر کاریگەری ئەو بنزینە بکەین کە دەکرێتە ناو ئۆتۆمبیلەکانەوە. جاسم کە ڕۆنگۆڕە دەڵێ ڕۆژانە لە فیتپەمپەوە تا هەموو بەشەکانی دیکەی ئۆتۆمبیل بۆ هۆی نزمی کوالیتی بنزینەوە شۆفێران تووشی گرفت دەکەنەوە. کاریگەریەکانی زۆرن، یعنی 5-6 نقاط بەس کاریگەری هەیە لەسەر سیارەکان. یەکەم لێدانی دیلکۆ، زەعیبوونی لاسیگایت، وەلف کاربۆنەکە بەسەر پستۆنەکانەوە کاربۆن دروستە بێ، زەرێکی زۆری هەیە بۆ سیارە. بەس بەم بنزینە کامڕۆنە مواسەفاتی بەرزە تێیکە مەحاڵە بگاتە 4500 پیسیەکە، ناڕەحەت دەبێ ناو مەکینەش پیسە بێ، هەرەوە نییە کاریگەریەکەی لەسەر سیارەکە هەر ڕۆنەکەش پیسە بێ. هەفتانە لە ڕێگەی وێستگەکانی سوتەمەنیەوە بنزینی 800 دیناری بۆ ئۆتۆمبیلی تایبەت لەلایەن حکوومەتی هەرێمەوە دابین دەکرێت. قایمقامی هەڵەبجە دەڵێ کوالیتی بنزینەکە و ئۆکتانەکەی 85 بۆ سەروی 90 پشکنینی بۆ دەکرێت و پاشان دابەش دەکرێت. سەبارەت بە بنزین ئەو حسەیە کەیت لە 600ەوەکە لەگەڵ 800ەکە بە کۆی گشتی بنزین لەبەر ئێمە بەڕێوەبەتی نەوت و کانزاکانمانیە لێرە تا ئێستا حسەی هەڵەبجە لەسەر نەوت و کانزاکانی سلێمانیە درێ. ئێمە لێرە ئەمە سپاسیان کەین بۆ ئەوە خۆیان بەرنامەیشانێ بۆ دابشکردنی سوتەمەنی. نسبەت ئۆکتانەکەەوە ئۆکتانەکە خۆتان نەزانن ئەو بڕێوەبەرەتیە بەرپرسەلەوە. ئەمە قسەمان لەگەڵا کردوون ئەوان ئاڵێن ئەمە بنزینێکی نۆرمەڵە، ئێمە خۆمان کۆمەڵێک تێست و تاقیگەمان هەیەکەوە ئۆکتانەکان تاقیەکەین یا کێلەکەین ئەوە بڵێن ئەتوان پرسیار لەوان بکەن یا بەداتا چون لەوان کردی، بەڵام جوابیان بە ئێمە ئەوەتەوە ئەڵێن وەکو یەک بۆ هەموو شوێن و پارێزگاکانە چێت بەو ڕێژەی کە دانراوە ئۆکتانەکەش هەمان وەکتانە. قەیرانی دارایی و دواکەوتنی موچەوای کردووە کە وڵاتیان وە خۆیان دەڵێن لەگەڵەوەی ناڕازین لە کوالیتی بنزینەکە دەشزانن خراپە بۆ ئۆتۆمبیلەکانیان، بەڵام هەردەیکەنە ناو ئۆتۆمبیلەکانیان. وڵی بڵێم تا چەندێ ڕازی مەتوانم بڵێم لە 120 لە 130 لێ ڕازی، یانی ڕازی بوونەکەش ناچاریە، چونکم لەولا من تێیەکەم بە 1350 ئەم باشسەدا، بەڵامیتر لە ناچاریاڵی تێیەکەم وەرچۆنێک بێ هەرزانترێکە گینانە وڵا کوالێت توانم بڵێم هەر سفرە، بەڵامیتر خەڵکی و کابرا لە خەڵکی ئێرە تۆزە فەقیرە، خەڵک لەو لایەنەوە بیرەکات وەڵێ باش شتێکم بۆ بگەڕێت و بۆی بتوانم ئیشێکی گەی پێوە بکەم وەگینانە وڵا بنزینیانە تا بڵێ بێکوالیێتێ بنزینیان زۆر بێکەڵکە. بەشێکی دیکە لە شۆفێران پەنادە بەنەبەر بنزینی قاچاق کە لە سنوورەکانەوە دێتە ناو پارێزگای هەڵەبجەوە، ئەویش لەگەڵ ئەوەی کوالیتیەکەی باشە نرخەکەی بۆ 16 لیتر نزیکەی 23,000 دینارە. ئەمە ژوای کردووە کە شۆفێران نەتوانن لە بەربەرزی نرخەکەی زۆر جار بیکەنە ناو ئۆتۆمبیلەکانیانەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. جستین ترۆدۆ سەرۆکوەزیرانی کەنەدا ڕۆژی چوارشەمە بە ئەندامانی کۆمەلگەی ڕەسەنی کێبێکی ڕاگەیان کە سەردانەکەی پاپا لەگەڵ ئەندامانی ئەو هۆزانەی کە لە قوتابخانەی مەسیحیەکان
لە ئەلبرتا ڕوبەڕووی ئازار و ئەشکەنجە بوونەتەوە کاریگەریەکی زۆری لەسەر ڕزگاربووان هەبووە. پاپا فرانسیس ڕۆژی دووشەمە داوای لێبوردنێکی مێژووی بڵاو کردەوە سەبارەت بە هاوکاریەکانی کەنیسەیەکی کاتۆلیکی لەگەڵ سیاسەتی کارەسەدباری ڕابردووی کەنەدا سەبارەت بە قوتابخانە ڕەسەنەکان و گوتی ئەستەمیلەکردنی زۆرە ملەی خەڵکی ڕەسەن لەلایەن مەسیحیەکانی کەنەداوە بە شێوەیە قورس بووە کە تاوەکو ئەمڕۆژ کاریگەریەکانی هەر بەردەوامە. دوه چهارشەمە جاستن ترودۆ سەرۆکوەزیرên کەنەدا پێشوازی لە مەزنەوەدارێ کریستیانان پاپ فرانسیس کرد پشتی سەردانە ئەلبەرتا و جیهێن دبستانên berê yên kiristiyanan li warên xelkê resenê Kenedî Pap Francis gehişt Rojhilata Keneda. Pap daxwaza lêxweşbûnê ji xelkê resenê Keneda kir ji ber reftarê xirabê dibistanên katolîkan digel zarokên wan yên berî nêzîkî 100 salan pitir ji 150,000 zarokên xelkê resenê Keneda ji malbatên wan dihatin cudakirin û bi zorê dixistin dibistanên kiristiyanan ku حکومتê xercî li ser wan dibistanan dikir di 100 saliya 19 heta salên 1970yan. Saziyên Kenedî dibêjin ew kiryar genosaydek keltûrî bû di dijî xelkê resenê wî welatî. هاتداگی یەکێکە لەو خواردنە بەناوبانگانەی سەرشەقام لە شاری نیویۆرک بۆ خەڵکی ناوچەکە و گەشتیاران. هاتداگ یەکەم خواردنی هەرزان و خێرایی خەڵکە لە سەرشەقامەکان. یەکێک لەو فرۆشیارانەی کە هاتداگ دەفرۆشێ خەڵکی رووسایە کە بە پاشای هاتداگ ناسراوە و کە زیاتر لە 40 ساڵە لە نیویۆرک هاتداگ دەفرۆشێ. بێگومان لە هەر دەڤەرین جیهانی خواردن و بەخواردنên جور بجور هەنە. li di hin deveran da hin xwarin piçekî zêdetir derdikevin pêş. Wek mînak li bajarê New Yorkê sosis bi gotina Amerîkiyan hot dog di kolanan da bi nav û deng e. Xwecihî dibe û geştiyar dibe. Kî dibe bila bibe. Dema ku tê New Yorkê divê hot dogekî bixwe. Li di nav firoşkarên hot dogan da yek kes heye ku herkes hez dike ji wî hot dogekî bixwe. Jêra dibêjin şahê hot dogan û ev 40 salan zêdetir e hot dogan çê dike. If you were to come to New York, اگر مروفك جهكي دن ورا نيويورك وبخوازك وهدوك نيويورك بخوا افكف نفشوبي بالصالانه بردوام دكه وبوختيرا جهه خوغرتيه خوارنا هدوغان تشتكي تايبته هدوغ هم ارزانه وهم جي بلستي اماده كرن هوندكارن هدوغان لسر هر كولان نيويورك ببينن دان روسي د صلاح 1970 دا دست به کاری دکه li wê demê tenê ji bo hewalekî xwe wek alîkariyekî çend rojan kar dike. Lê paşê dibîne ku ev kar xweşa wî diçe û heta niha jî berdevam dike. Rosî berdevamî jî behsa serkeftiya karê xwe dike. First of all, we cook it on a grill. Em hedogên xwe li ser biraşteyê diqelînin. Eger hûn cihekî bibînin ku heddogan di nav avê de dipejînin, ji wir dûr bikevin. Ji ber ku hûn nizanin ka ew heddog çi qas wext di nav avê de maye. Gota min ew e ku dema ku hûn li ser biraşteyê diqelînin, heddog tameke din dide. Niyokên xwecihî jî dema ku hez bikin heddogan bixwin, bi taybetî jî tên cihê şahê heddogan. Me jî pirsî çima heddog û bi taybetî jî şahê heddogan. من لەسەر مەدیای جوواکی دیت و فرۆشکارێ bi navê şahê hotdogê ev çend salan li vir di kolanan de hotdogan bi serkefti difroşe. Ji ber vê yekî jî min hez kir ku tema hotdogan li vir binêrim. Li New Yorkê xwarina hotdogan pêzenînekê kevnê şopiya bajêr e. Ji xwe hotdogên New Yorkê bi nav û dengin. Ez bi xwe ji New Yorkê me û li taxa me jî her sal Festivala hotdogan têdar xistin. Hêjeyê gotinê ku hotdog ewelî ji Almanyayê derdikeve holê û paşê jî li Amerîkayê belav dibe, bi taybetî jî li bajarê New Yorkê. Sinan Tunçdemîr, Dengê Amerîka, New York. دەخیل باسی هاتداگ و خواردنەوانەکرا برسیشمان بوو بەڵام جیان لە هاتداگ کە خواردنی زۆری با بڵێن گەنجەکان لایەنگرێنی لە
نیویۆرک وەک دەزانی خواردنی عەرەبی و مەکسیکی و کەباب و ئێرانی ئەوانەش گەلێک زۆرە بگومان ئەو خواردنە سەرجادا ینی ئەو خواردنی کوتی نەفرۆتن سەرجادان شتێکی گەلک ناودارە هەلبەتە ناودەنگی خوا هەیە ینی نەبتنی نیویۆرک گەلک جیالێ نیویۆرک گەلێکی ناودارە بە هەندێ و بەتایبەتی ژی خواردنەک و گۆشتێ سۆرکردن و بهناوێ بەڵاو دەبا خەڵک بهناوێ دیکە بتر بهنا خواردنی وانە ڕاتکێشەوان دەدی ئەو دکانی بچووکین سەر جادان خواراچێت جا یە بیشتە نیویۆرکی بێت وانە بخۆت من کە تاقیم کردوێتەوە هەلبەت بەری چەند ساڵە دیسە جارێکی من تاقی کرد بوو لە نیویۆرکی هەلبەت خۆشە بێگومان وەکی تەگوتیژی خۆرت گەلکی بتر حشوێناتکەن و سەفران نیویۆرکی دیکن دەبێت وان خواردنا بخۆ تایبەتیژی خواردنا کەبابە کەباب ژێر بەڵێ مریشک و گۆشتی سوور و ئەم تینە داویا بەرنامە ئیرۆ هەر شاد و بەختەوەر بوون و خوداحافیز هەر شاد بن